بێدینێک پێی عیب نییە پێی شەرم نییە تۆ بۆچی پێت عیب و پێت شەرمە بەدڵنیاییەوە لە ڕۆژی قیامەتە خی گەورە محاسبەت دەکا بۆیە ئینسان با یەک ڕوو بێ دووڕوو نەبێت و دەڕوو نەبێت هەر بابەتی ئاینی بڵاوکەرەوە خەڵکی چیت پێڵێ با پێت بڵێ با پێت بڵێن ئیسلامی با پێت بڵێن دیندار با پێت نەڵێن کەس نازانێ ئەمە چییە کوردوەتەنی شەیتانی سەر لە تۆ دەرناکە لەلایەکە گورانی وتار لەلایەکە قورئان و نازانم چی ئینسانی موسڵمان دەبێ بەم جۆرە نەبێت خی گەورە دەفەرمێ وتەبەتەل ئیلەیهی تەبتیلە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دینداری و خواپەرستی خۆت یەکلا کەرەوە ئینسان یەکلا بێ یەک ڕوو بێ یەک ئاین بێ یەک دین بێ ئەو کاتە ئینشاءڵڵا لە دنیا و قیامەت سەربەرز دەبێت خوایەک ئاگای لە وەرینی گەڵاکانی دارەکانە چونکە خوای گەورە خۆی دەفەرمێ وما تسقط من ورقة إلا يعلمها گەڵادارێک بەبێ عیلمی خوا بەبێ ئەمری خوا ناکەوێتە خوارەوە خوایەک ئەوەندە زانا بێت مسقالە زەڕەیەکی لێون نەبێ ئاگای لەوە نییە کە تۆ چی بڵاو دەکەیتەوە خەریکی چیت لە ماڵەوە خەریکی چیت لە دەرەوە خەریکی چیت بۆیە ئاگات لە خۆت بێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسبەت دەکات